خوا من قەتەوە زۆر وسڵ زۆر ناخۆشە. پێ باوکەرەوە نەستوی کچم ئەم بەیانە سێ جارم خەبەر کردویتێتەوە دە باوکیان نەخەوت بوومە بەس ئادانشم بیرم لێ کردە. ئەی دەدەی کاکە چاکە لێنی ئەمە تیاری هەلیکۆپتەرە چییە؟ نە باوکت دەست سووتە. ئەمرن نەمێنێ ئەها چاو لێ ماڵی بێژن ئاوەتانێ. دە باوکە دەیتە خۆت چییە و دای کەم خەریکە. شێتان کردوم هاتان کردوم ئەها لەو هەولێرە هەر ناموستان بردم هەر حەیاتان بردم. خوا دە باوکە دەیتر باسی ئەوێ مەکەرە باوکە ئەو هێلکەیە چۆن بکەم؟ هێلکە نازانی دروستکەی جا بە شەرەفم وا بزانم ئاسانترین خواردن لە دنیاە هێلکەیە. ئەی خۆ من شەیزانم سەرەتا زەیتەکەی تێبکەم یا هێلکەکە؟ ئەی بۆ یەکشتیکە ناکەیت بۆ بە مریشکەکە بۆ نێن بیکە ناو تاواکۆ قیر و سیای هێلکەی کرد کردینەی کروازی لێ بێنە. باوکەمە بەستم ئەوە نەبوو. ئەمرن نەمێنێ کوانێ عەلاگەی هەرزنم هێنا بوو 3-4 کیلۆ دام نابوو لە کوایە؟ لای بلە ئەوان. براڕۆ چیەکە لای بلە؟ دەدەی خێرات چاکە لێنێ؟ باشە باوکە باش. نەمدیوە زەلام بە پێوە خەری دەکەوێ تۆ سەی بەم جلانەوە دوو پەڵە ڕەش و تیا بۆ ڕێک بووی بە پانداکە. ئەمری نەمێنێ خەوتووە وازە چاکدەی چاکەی تێکە تاو بەسە ئێ بزانم هێلکەکە سەقەت نەکەم بەیانێ زۆرم برسێ با لەبەر چای خۆمان بیکە دەی ئەی برارۆ خۆیان خۆشیێمان لێ تێگنی ئەنێوە چییە ئەمەنە دەست و پلە ڕەنگینە؟ باوکە بەخوا ویستمەها بە زەردێنەکەی تێکەم. لاتۆ وەرە با خۆم بۆ بکەم لاتۆ وەرە ئافرین کچێک ئاخر باشە خۆ ئەمە ئیشە تو خۆ ئەمە ئیشە کردە ڕۆڵە تۆ دەستی تێومێ سەیریکە فێر بە یەک دقە تۆ حەزەکەی ئەویانم لێ بگرن دە ئەوەم لێ بگرە خێرا هەمووی جانی خۆم تێنە بۆ تۆزێ قایم پیاما کێشە ئەوە تۆ تۆزێ پەلەو لێکردم ئێتە تەوا مە هەر تۆزێ تێکی دیدی یەک زەڕەخەی تێکەوە ئەو سەر لێ تێگان خوا بڵێن بە چووکە لە تۆ باوکە بلێ چی بلە دانیشتنی ئەوێت ئەمەوا تۆپی وە سەی بلە ماشەڵڵا لە ستایلی خەوتان بە حەقی قورئان شێت مەکەن جا ئەمە لە حەربی ئێران و عێراقە ئێران ئەمەی ببینێ بە ناموسم نزیکی حدودی عێراق نەکەوتەوە زانی ڕاجیمەی 1000 بە 1000 بۆ دانراوە بلە دەهەسە کوڕم دەهەسە ئەبێت تۆزە یەکەم چم وەستای زێرا بێنم وەڵات هەواڵەتەکەمان گیراوە چۆن ناگیرێ ماشەڵڵا تۆ سەیریکە بلە دەکاکە تۆزێ بچۆرەوە سەر هەستی برا ئەها لەسەر جێەکەی نەماوە بۆ خۆی هەستاوە کوڕم کوشتێ برارۆ ئەم هەتیوە ئەها ئێ بۆ ئەچیتە ژێری ڕۆڵە بۆ ئەچیتە ژێری تۆ بەشەری هەتووی نازانم خەون بەخێ ناخۆشم باوکە یەکشتی بێ بڵێ بۆی هەموو جایش لە خۆمانایی بە مەحەمەمانە بە قورئان دەستم جێ دەگونجە گۆڵەخ وەرە بەسێک شێتان کردم بە قوربانە بم هارتان کردم بلە لە هەولێر هاتمەوە 4 کیلۆ هەرزنم هێنا بوو بۆ وەستا عەلی ئەوەنی عەلی کەناری کوا لە کوایە هەرزن چێ باوکە لە عەلاگەیەکی سوورا بوو ئەخێ هەرزن چییە؟ تەیر و تویرەی خوا کەناری فنسەی خوا ناشەوە لە کونجیە چێ کونجی هاڵاو لەوە چێ ئافرم کوا فڕێن نەیابێ تۆ بلەوە ناسی ئەی کوا لەکوێ وەڵا باوکە خواردم بە ئەو تەپنی سەر باوکە کونجی 4 کیلۆ هەرزن کونجی تۆ فنسی تۆ تەیر لە حوبی مرد و مرێ وەڵای باوکەوە بۆ یەڵم لە بەیانی و دوسێ جا خەبەرم وانێ سەوتم گۆڕاوە 4 کیلۆ هەرزن تۆ بەشەری برام ڕۆ چۆن شێتان کردم باشە باوکە لەسەری بوونیسی ئەمە هەرزنە ماڵەوە بێ ئەستا باش ئەستا چی بکە بەس هەستن جارێ باب لەم قەهر و خەزەبەر یەکێکتان نەخینجێنم هەستن دەی باش نوێنەکەتان کۆکەنەوەتان تۆ پێ
تۆزم خەوی ئەها چەند خۆشە بەیانیان ئەوە بێ کۆنانە خۆین یا الله خوای یا ئیلهی خوای ئەها چەند خۆشە ئەوە بەیەکەوە دەفەرموو دەوەرە شێت نەبی دەوەرە هار نەبی آخر زەلامم نەبینی و بە دانیشتنەوە خەوی لێ بکەوێ بلا دەهەسن بابەسن بەتانیم پێ باوکە وڵای ڕقوە دەهەسە ڕۆڵە هەسە بەیانی باش شتی باش ماوە وەڵڵی حەیف ئێوە ناچنە کتێبی گیسکەوە چی؟ گیسک ئەم ناچنە کتێبە کتێبی کاوڕۆ باو گیستک نا ئەی. گینس جنس ئەوە حەیف ناچنە ئێوە ئاخر زەلامم بینیەوە بە کمۆ خەوی لێ بکەی ئەرێ و بە شەرن باوکە خۆما لێدۆ دەنانەکەتان خۆ دەهادەی ئەمەتانەوێت دەزەهری کەندەی ێ باشە کچم با تۆزێ دۆشا و ڕاشی دانە خۆ دوێنە دوو قوتوم کڕی ئێزان کڕیت بەس ئەم شۆهار هەمی خوارد باشە خۆت حەزمی بوو ڕۆ 2 کیلۆ بوو باو زۆر 2 کیلۆ دۆشا و ڕاشی وڵا باوکە سەعات چەند وڵای وازم دوو چارەگۆنەوە بوو شەو ئەرەوڵا تۆ چارەک تێ بە مانگە ئەزانی بسیم بوو حەزمی بوو قڕ بەسەرم باوکە ئەڵێ سێنانیشم پێوە خۆر سێنان آره والله. هی طبعا چۆن نایخۆی تۆ 4 کیلۆ هەرزن بخۆی هەتیو هەرزن هی تەیرە هی ڤنسە تۆ ڤنسی باشە باوکە دەبخۆن نانەکەتان بخۆن دێ کچمەوە هێلکەڕۆن تۆ داوایەکی دەبی خۆ بەس باوکە کەمە وڵای بە قورعان بەشمان ناکە کاکەمە ئەی باوکە خۆت بوو نایخۆی والله من طبیعەتم ناچێتە سەر هێلکە حەزم نیش ماستەکەی ماستەکە لایگەستە نایخۆن نا تۆ بیخۆ بەخوای و پیاوە تۆ زێر ئاقڵ ڕۆڵە چاو لێ بێژنی قمەڕوتی ئەها بێژنی بە لەزەتا ئەوە نیوەی پەیان دروستیکە نیوەکەی تریشی من بەس باوکە یەک بسیام نازم خۆتو برنجی خڕۆ لێ ناناوە نازم ڕق ئەوە ڕق نییە و بەعزجارت توێکەڵەکەی لێ بێت تۆکێتە ناوی ئەوە یەکی ناخۆ پاکە باوکە بچزان هەوە قوربان یا ماستی چڵی بەسەرا باوکە خۆشە مەعیدەیە هەرزن دۆشاو ماستەکە بەسەر هێلکەیە ئەمە طبیعی نییە هەتیوە ئەمە چای تۆ بوو کوڕمەوە چای منە کورە دەبخۆ دەی من و بن من و هەمووشە خۆدەم لێ نا دەبەسە نانەکەتان خۆ ئەوە ئێستا ئەها چاوە لێ باشە ئێوە تۆزێ بی لەم باوکەتان ناکەنەوە ها ئەوە شوورەیتان نەکرد ئەو بەزمەتان پێجێرا لەو هەولێرە هەر حەیام بۆ من جارێککە لە ڕوومیە بچم بۆ ئەوێ لازم استفادەم کردێ باوکە ئەی طبعا تۆ دامە ئیسفاداکەی وڵات تۆڵی مانگای تەلی حەدادیژە خۆی باشە باوکە بەن بیانانەکەمان بخۆین ئەمە خۆشە مەجبوو بوون داخۆریەوە طبیعەتم نایبەت بوو باوکە دەبی خۆ بیخۆ تۆ تواوی تا پێی بڵێم نەکەی تۆ پێنم ها سەنەکەی چی بڵە باوکە هیچ مەقسەدی بەسەری و عوسمانی دی آخر دەبی بیخۆ بەسەری و عوسمانی تۆ دی تواوی کێلکەکە هذا طه هذا كل ما قدامه نبي يجيب نێری چەتیو نو والله هێلکەی بە فڕۆجای باوکم بوو ئەمنی دەستی تێی بوو بلا ئەخباتی و پێ بلا ئەمرتان نەمێنێ لەمە شاخۆ بۆ نەگیرە ئەمە نەبوو لە وەرتا جێ نەبووە ئەمنی دەستی تیا بوو تامی فڕۆجای هێلکەکە شکا بە دەستمەوە چی بکەم ئەی دەرد جۆ بگرن نانەکەتان زەهرکەن خێرا وەرن بۆ ژووری میوانەکە ئیشم پێتانە ئیشێکی زۆر زەرور من لە تۆ مناڵترم تۆ لای من بێکەوە لای عوسمان لە هەموو ژیانتان لەوەتی ئەمانە ئەولاتن تۆ فەشە لە هێنی نەتوانین ژنێ بێنی لە هەموو شوێنە حیا و ناموسیان بردووم ئەوە لە هەولێر ئاینەشت ئەوە لە گەڕەکە ڕۆژ نییە پەنگێکم بۆ نەنێنەوە ئابڕێ منیان بردووە کورە وا گریمان ئەو ژنە منەهێنا بەڵام عوسمان تۆزێ پیا بە تۆزێ غیرت دە تۆزێ مناڵەکانت چاکە یعنی سەیترە بەس هەم مناڵی خۆشتان نییە ئەبێت واتان لێ بکەم نظامی عەسکەریانە بتانجوڵێنەوە بەس پەلم لێ مەکەن یەک خەتە لە مێشکمایە بەس هەر بگرێ بەخواتان کەم بە سەعات کوان ڕۆڵە پەیام هەستی بلە وەرن دەی بەڵێ باوکم دانیشن
دەنیشیت باش چی بوو؟ جۆ بگرن داخی ئێوە لە دڵی منە لەم مۆدووە ئەبێ وا تەسەڕفتان لەگەڵا بکەم سەعاتی ستیزنتان بیستووە ها یەک سانیە بە ساڵێک دوای ناکەوە بێ ئاوا تەسەڕفتان لەگەڵا بکەم هەروە بوو. نە دوانزەی شەو لە خەو تۆپیت هەڵەسیت کوا دانێتان نقصانە کوا بلا کوا بلا 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 سلام رحمت لێ بێ ناجوڵێ ڕحمەت یێواش یێواش ئەوە چییە باوکە ژامە هەرز نەگەێ ئەی تۆ نەو خواردم ئەی باوکە ژیان خواردنی چی خۆ ئاگەی لە دوێنێەوە خواردومە هیچ معیدەم هیچ عیبی نەبوو بەڵام ئەم بەیانی هەلکەیەکم خوارد ئەوەنە دەستی تۆ چ بێ هێلکەکەوانەیە ئەچ چۆن هەڵی نەیانمەوە وەڵاوی لە معیدە و لە ورگمان مهمی هەڵێنە بە هەرز نەگەشەوە جایەکشتی گەژۆ بە کاکە عەلی کەناری بڵێ ئەگوتی دەنگەکانی بۆ گەورە بۆ بڵۆ ئەسلەکەیەتی تەمان داوای لە ورنەکەمێک تۆستا ڕیشە وەلای هەتاوەکە هەڵیەکەم دوای چاگە بێت ئەمەکان نەمێنێ شەڕواڵە بەڵێ چەنەبازی جۆ بگرن لە مەوتوە ئەتانکەم بە بەشەر نظامی عسکەریانە لەگەڵ تاجوڵێەوە من ئامر مەفرەزەکەی ئێوەم هی عسکەری ئێوەش عسکەن لەبەردەم منە ئای چیتان لێ یەکەم دارێن بە ڕۆحتانە ئادێ ڕێکراوەستن یڵە تعدادی عسکەری ئەمە قیف قیف کاکە بەس ڕائەوەستی لە قەفرتی و لە چێڵی مانگە باشە قیف یعنی ڕائەوەستن قیافە ڕائەوەستن جوان استعد یێواش كشت الرولة لێکش درۆ لاگەک استريح استعد او قاتشني يكون اوي تريان من لێ زان سلم تێک او استعدك يا او دي ام بير بيسو لا ابي بير بيسو اها خربينا ايدي يما خربينا ايدي يما امرك عمر بايرون امرك بس هاتي ايوه شرمنا كان ايوه الطريق نابنوانيه استعد يستريح الى اليسار در نا كرم بز لا اكيتو بر الراي الصغار باوکە تۆ وتە بڕۆ نموت ئەی اي هو درك درك يتراوا دايلو بس بيجك يتو رزدي. يلا مجارة الى اليسار در دا جوان والله اي هوا الى اليمين در باوکە وڵی باوکە ما عربیەکە ما باش نییە کاکە بە کوردی بی لێ اوا باشا بولاي تشاب ورقري بمزانەیە چم شوێ خۆ ئەگەر بلا ئەمێ بولاي راز ورقري بلا ددي سيدي اللي هاتوا يا قمتيوا بولاي من ورقرن باوکە جا بلت هاي عزني منيتك بۆنی تەقێنم يكون هستيه فوتيه والله خۆ راس منوا كيف راوس القيافه دانشن بە پێوە دانش دانش والله ايوه يعني من تام فوتان واصل انت بوشي وير بجديد تطبول ناقد ئەی حل اتان كم ببياو إيكاكا كنا يلا نشنيك بينم إخو أودانا نش معين ما نعم روجك سعد يازو دوازة لخو هستن خەزای چی باوکە أتان خمس والسنة بازي خسا كام تعاونا كدوا باش يا حرمت أتان خمس سر إيش هل إيش يكم بودوزي نوا خوام لو خواي برين نايكم والله هزار شقتان تياليم جوتي بتاكي شو بتاع حسابكم إنزا بزان سن شقك ئەزین چی باوکە ژیان خۆی من ناڵێن مەسەلە ژنیانەکە خۆت باشە زانی ئەمە حەزناگی مینێ بێت ئەم ماڵەوە باشا ئەجنامە حرمەتی تۆمان لای خوێنی سەر چاوە بۆ مەسەلەی ئیشەکەش لە خزمەتە من ئیشەکەم بەڵام ها ئیتر ئیشە بێت تۆزە پاک و خاوێن و دانیشتن بس دانشتن ونيا حد النبي هل إيش يكبر غصب لسنتان هل بشق بيتانكم منیش بتايبتي تو داخل تو لجي هرتي خطة كان هي لجي سري تو يا هستي خوا كان بابا مجيجني همو تشزو كان دري الماون همو خطة كان لجي سري تو يا خمخو. نارسن امر اتشين بو بازار اقرين بيكو ايشتان بو ادوزمو جا ايو اقر كورن برين نايكم هیکین ئەی باشە باوکە ناکرێت ڕقم تەلەفۆن بڵاوکەی تۆ خۆ چەنەبازی باشە بە دلیڤەری ئێوە ئێشی بۆ پێیاکەم باشە ئەتان بەم دوکان و دوکان بازار هەموو گەڕێن تا ئیشتان بۆ نەدۆزمە نەتان خەمە سەر ئیشێک واسان لێ ناهێنم ئەنە بماخە تەواو بەڵێ لەمە دووە عەسکەری یعنی عەسکەری ئەزانی چی باوکە جیان بۆ مەسەلەی ئیشکردن سەیری من بکە ئەو دوانە ئیشان بۆ دۆزیێتەوە کیف خۆیانە بەڵام من ئیشی خۆم دۆزیوە من بەڕاستە ئەی ئافەرم ئەها دەڕۆڵە ئێوە تۆزێک بچنەوە سەر بلێ براتان چی ئیشەکە بەسا وەڵا باوکە جیان ئەبم بە حیمای مەسوول ئەم بە حیمای مەسوول جاخە تۆڕۆڵە چۆن بۆ ئەو شوێن نابی چۆن نەتوانی بیکەی ئەی باوکە فێرێ نەکردین قیف ئیستەریح
بۆ دواوە بۆ پێشەوە فێر بوو کوڕم ئەوە عسکەریە و حسابی مەسوول جارە مەسوول ئیستاعیدی هەر نییە یعنی ئەو شتانە نییە مەسوول بەس ئیستەریحە دەوڵا فتی شەگەی من واز لەوە بێنە کوڕم خۆتان حازرگەنە چین بۆ بازار خەمتان نەبێت ئەی باوەش تێ لە مێشکم بەس بەخوا شەرمەکەم نانەبیڵێ کوڕم ئەمە چییە؟ وەڵای منیش یەک ئیشم دۆزیەوەتەوە یەک پلانم داناوە باوە دوور و درێژ ینی پلانی درێژخایەن درێژخایەن ئەمە خۆ ئەها ڕۆڵە تۆزێ بیرکەن وەکو ئەم برایەتان بن ئادەی چێ بەساقە بوو بیجامە هەیە لاستیقەکەی اینجا دوو نەوعمانە بووە ها پانەکان هەیە و باریکەکان هەیە اینجا پانەکان بە ماجگە لەسەر نووسین پلان سەرێکێ دەم لای بلە ڕایکێشە خۆشمەوە سەری ڕاکێش ئەری ئەرەوە تۆ چیت ئەها. ئەوە چیە مێشکە بەگە کوڕی عوسمان دەبیت ئەی ئافرم ئەی هەر بژیت ئەی یاخوا ئەمرن نەمێنێ بۆ خاچی پێخەمبەر ئەری تۆ بە شەری کوڕم تۆ بە من ڕابێری یاخۆ مێشک هیچی تیانێ لە کازیاتر ڕایەکێکی درێژخایەنە بڕ خۆتان بۆڕن بە هەڵنەسم بە شەق هەسن ئەچین بۆ بازار خۆتان بگۆڕن دەی منە ڕاوەدیم من خۆ مەزانم چۆن ئیشتان بۆ دۆزمەوە یەڵە ئەمرتان نەمێنێ بۆ خاتری پێخەمبەر ئەوگە فالو دەشمۆگری دەبڕۆ یاخوا ڕۆڵە لەوە چاخانە مێنن بۆ خاتی قورئان چەتی جۆ بگرە دوو پلانیشم بۆ تۆ هەیە پلانی یەکەممان خزمەتی ئەم سیانەمانەکەیت هەرچیمان پێویست بوو لە خواردن لە جلشتن لە ئوتون لە میوان ناری پلانی دووەمیشیان دوای ئەوەیە بەس جارێ باسی ناکەم أنا باكل تخواب بين بلا ئاخر دەجارێ ئەمەیە تخواب حزكم ديدي وەڵی نیازمێ بدەم بەشوو أمي بكي وەڵی کوڕێکە ڕۆژ نییە خەم نەگرێ کا عوسمانجان دەسێ ماجەکەم کا عوسمانجان بە قوربانە بم ئیتر تۆزێ ئەفعالی قۆڕی هەبووتم کەی ئەوانە تەرە کرد ئەو کاتە قسەی لەکەینەوە أفعال كان شيء بەخوا حەز ناکەم أنا تخواب بلا باكا ئەسە بۆ منێکێ لە ئیشەکانی کەی کرد ئەچوون لەبەر محکەمەیان ڕاوەستا شایەتی بە 500 هی درۆ تم کوڕم ڕۆڵە خوا ئەو گرێ و شتانە چۆن نەکەیت ئەوە مەکە مەقسەد ئیشێکی تری دایمە فیکە و چەپڵی لیاوتم ڕۆڵە بۆ واکەی تۆ هی ئەوەی ئاوا درێژ کۆتر هەڵفرێنیت بس باكا خد أو كوريتوني تبون نصيحتي ياكي ئێ آخر کچی من کە بیکەم بە زاوای خۆم خۆ بێت تۆزێ لەو ئەفعالە قۆڕانی دوور خەمەوانێ چۆن ڕۆڵە أي باكا أتعني توزي وصفي شكلين باكي پێشتریش تۆزێک ئەی خواردەوە مەخسەش ڕۆژی قاپونیویکێ خواردم کوڕم ئای باوتانەوە ئەوە بۆ شخصیەتی تۆ جوان نییە جا وەصفی چی بۆ بکەم هەتا وەصفی کەمە هەتا وەصفی کەم هێشتا تو باكا زاني بين شكلي توانا باڵای بەرز من لە پاڵێ ڕاوەستم لە ناوچیام قەشخاو هەر بوارای قژی ئاوا لێکە قژێکی کاڵی جوان جا قەفی سمێڵی ئەمەنەیە قەترانی نازانم ڕۆزەیتی لێ ئەیە نازانم خوورمای لێ ئەیە دایمە ئەبریقێتەوە تەمەن منەڵێم 18 تۆ بڵێ 19 منەڵێم 20 تۆ بڵێ 19 ئەها باكا فعل قورا كان يتركنا كردوا وردە مەحاولاکە ڕۆژ نییە عوسمانجان دەسێ ماجەکەم کا عوسمانجان ها نيو كيم باوکە ڕۆپەلەیەتی أنا باكا يام بلمني بس خوش تزانوش تبو ماوية ها بەڵێ وایە وەڵی باوە ئەفعالە قۆڕانی تەرەکە وعدیاوی سەحالم دوو سێشتم لێ لابردووە ئەوانە نەمێشتووە بە نەعلەوە هاتە دەرەوەتم ڕۆڵە بۆ شخصێتی تو جوان نیە هەڵێ بە حەمامە پیاساکەیت وتم جوتێ پێڵاوی جوان لە پێکە بەس هەتا بڵێ قۆزە هەتا وەصفی کەمە ئەی بینی ئیشەڵا بەم نزیکانە ئەیبینی خەریکە کوڕێکی باشی لێ دەرەچێت دەیڕۆڵە چی تاکە خۆتان حازە کرد یۆگرێت چەتی منیش چم خۆمە گۆڕم لەگەڵ یاناچم بۆ بازار لاساری نەکەیت چێشتێکی جوانیشمان بۆ لێ ئەنیت باشە؟ یا الله خوایە حیثیتم بۆ ساکە خەریب و ڕازی بێت ئەی ڕۆژی 15,000 تۆ ئەم قسە زیای بۆ چی بوو کردێ باوکە خودتونە ناکەم وەڵام مێشەکە بینیە جوڵایە ئێ ڕۆڵە ئەزانم تۆ هەقە چێ بەسەوێ گۆشتی مەسلحەیە یا خۆماڵیە ئەم منەمووی تیاو ئەمرتان نەمێنێت دەبرم زانم ئیشێکتان بۆ نادۆزمەوە ئاخ بەدەزێ کاکە قسە مەکەن کە چوونە شوێنێ باشە شەکر مەشتێنن چەنە زۆر مەیەن باشە دەبڕۆن دەی دەبڕۆ تۆ بڕۆ ئەمە خۆ ئیشینی ناحەوە باوە زۆر خراپ عمري كل روحه ببلاش نية لا حول ولا قوة إلا بالله. باوکە وڵات شي دايت وتظهر تشريوا. شو لك ها وي بلدي غاك. ها ودوان شاوم ليتا. دبر مي بلا دبر روح.
خوایە کەی بێ نەجاتم بێ دەی خێرا شتێکە هەڵ نەگری ها باش دەبڕۆ دێ دەبڕۆ وەرن گوێ بگرن ئەچمە لای ئەو بەقاڵە بەشکوی شەڵڵا شاگردی بوێت بەس نایەنە ژوورۆ ئەزام لە ژوورۆ شەکرێکەشگەن و کابرا دەرمانە ئەلەوێ دانیشن هەتا ڕێکۆم لەگەڵ کابرایم بە دواتانە بلە ئاگادار بە شت نەخۆی ها يعني من هنا نفذ النسمة عیبارم نەکەی ما قدمنا بيرنا نەسیحەتی هەستیشم بۆ بکە چەنە باسی کاکە سەلام و عەلەیکوم عليكم السلام خيراتي ئەوە هەنار بە چەنە 1500 ئەی قۆخ 1500 ئەی عايز لیمۆ 1000 دينار ئەی پرتەقاڵ أنا برام تو سعرك على بركة فرمت شتى نەوەڵڵا ڕاست و ڕەوان پێ بڵێم بۆ نەهاتوم دوو کوڕم هەیە ئەگەر شاگردتان ئەوێت من مەمنوو نەبم يا والله منش بدش شاكر ده قرام واللهی خۆ من فەقیریش نیم بەڵام حەز ناکەم کوڕەکانم خوێڕی پسوڕێنەوە حەزەکەم ئیعتیمادکەنە سەر يا خۆیان والله راست أنا والله فركان إيش كرن ئەو بەجددیتە دوانم هەیە بەخوا دانەیەکیان هەر بڵێ شێرم هەیە يا والله كشي دو روش الخاص يقول لك ما هيك هاتو نەبا بە خۆشەی ڕاستی ناڵم ئەم باغەینەکانە آه ئەوەی بەدوانی بە هەزارە دەی وەڵام من مەمنونی تۆشم لا چەندیان بۆ دانیت خوا والله يا خوات أظن كسابتك كذبوا بازار نيو معاذ شهر مانجاريك وأخويا بينزار بربا بيستيت ئاخدە تۆ تۆزەی ویژدانە هەبێ 5,000 خۆ کاکە گیان بەشی هیچ ناکات چیکیان بۆ زیاکە يا بخوانا طوانا بازارك ئەخدە ڕۆحەکەم 5,000ەکە بەشی خواردنەکەیان ناکە كاكا قيروس يا خوارني يورو لسن پیاوی ئەسم بیلا پیاوی چیانەیتێ يا والله لا والله دونا انا تيريان بودي انا ليره ترى كانوا بعد موظف قال قالوا كانوا بيخون بس قڕ بە و تەپڕی سرم یعنی نانی تیری بە مۆزەوە يا كره والله عيب يسوي لي الحمد لله وەرە جا بلە بەوە تێرە بێ بلە ڕۆژی بای 6,000 بەس فەلافل لەخوا بري عرو کاکە ڕازیم ايه ده طبعا شاگردی تر هەر نەبووە نەش نیشتە بر والله كره الشاگرد ما هو الشاگرد نبو سرطان ده اخي لسيه زاريتي ابو باشا بو امونيتي يا والله امونه بازار كله سير كم نيوس لا كان جوي بطالبو ئەی بۆ یعنی چی بوو يا والله ديار دز دەسی پیس والله ئێ پێ بوو تا پێشەوێت سی دەسی بشوە باز هناك ما خذ بەڵێ ئێ باشە جا من حەزەکەم کوڕەکان و پێ بناسێنم وليرا کوڕێکی نازە ئەرە وەڵا ده والله الركبه بين دزبي ئەمەنە بە ئەدەبن ئەمەنە شەرمەن نوتم نێنە ژورتی باشە باوکی جانە تا لە بەدرگات ما شاء چاوەڕێمانەکەن الله هر بخوت انا وديار چاوەکەم قوربانە بم چاوەکەم دەبابڕێ ئەرەوەڵا من مەمنونی تۆ جا ئەسە پێ ئەوەنیان پێ خۆشە بزان بوون بەر شاگرد لێرە هەردووکیان دەوێت کورمایە ئەو شووی بە چەند خوب او 4000 بۆ تۆ بە 3000 باشە دەباوە ئەمە کوڕەکانتن نەوەڵام من ناسم هەرەوانە وەرە وەرە خۆرەم دوانی دی بەناخێری گیانم ئەمە کوڕەکان هەرەوەڵا ئێمە کوڕن یا فیلن دەیتر دە بەخوا چی بکەم عەمرتان نەمێنە نەموشت نەخۆن دەی وەلحاصڵ ئەوە شاگردەکانی مستەقبەلتن والله حاشا ولله شاگردی منی خۆ ئەگە وابێ خۆ منە لەسەرێ ڕاڕۆ یعنی ناتەوێ نا والله نامێ و لەگە خۆدا ئەمە نسیبە ڕێ نەکەوتین کاکە دەستی خۆش بێ زۆر سپاس وەرە وەرە پارەکانم پارێکی خۆی من ڕێ نەکەوتین بە قوربان کاکە نیوەی دوکانەکەیان خواردووە باشە عەمرتان نەمێنێ جوانە ڕۆینەوە هەر بەوە ڕاگەم پارەتان بۆ ببژێر پێدا بدەم نەمێنێ ئابستا حەزەکەی ئەمە ڕۆژە بیانێنە بابە چی هەسن هابێت عەمرتان نەمێنێ بڕۆن دەی بڕۆن دەی پێش وا لە منتان بچێنێ بۆ خاتری پێخەممەد باشە ئاخری یەسرا ئەمە خوراوە بەم بەیانە لەوێ وەرە وەرە جۆ بڕۆ نیکن بە بەزم ئەچم لەم کابرایە پاڕێمە بەشکو ئیشەڵا بە شاگرد بۆم بریشک و شت وەرتانگرێ باش نییە لە خۆتۆ تااقەتن نییە من نەوەڵە بەم لە قالو چێگەت خنجانە منی شک ئاسەیکە ئەمەنی شت خواردەوە ئێستا ئەو هەموو میوەی خوارد عەمرن باشە نەمێنێ بەڵا چیەوە ئەمە میوەشتی تیانە بڕێ ئەی خۆم لەگەڵ هەستی ئەچمە ژوورەوە باشە ئەی من هەر ئاوە ڕاوەسی جوڵە ناگی نەیتە ژوورەوە بێتە ژوورەوە قسەیەکی بەرزونزم کرد بە شەق بووکەمە دەرەوە باشە دەبڕ کوڕم نازانم نە ئەزانی چۆن هەچەند سێ دەکەم سیقەم پێ نییە بلە مریشکێ بە زیینوی نەخۆی ئەرە باوکە ماڵە بە قونەج خۆم گورگە من ڕێویم ئیچوزانم وەڵی سیقەم پێ تۆ 2 کیلۆ هەرزم خۆ بە خۆ مریشکی بە زیینوی قودەی باشێتە خوارزنەکەم ناتوانێت. باش بڕۆ کوڕەوە
السلام عليكم. السلام عليكم. عليك السلام بخير. كاكي شباشي. بخير مستمر. بريش كيفاش معناها؟ شتانا باخذ اسمتك والله للراسيان بريش ما ناوي. اي اجا شاقد عليه ام كرم هنا وإيشي بيكن لايك وتر. والله هي قد هبه ممنوعه الانسيات الا درش وبدا شاقد هذا. او بس ديتها والله شانس عليه هستي. دي والله ممنونين. اي شيء بوداني والله روجا. هي تازه قش زاباشا. يا اخي بو هشت زابي وجداني بوشي ويا. تازه خذ زي ما عمل. يقينا بس اقم تازي. والله قال بيستوبين جيبو دهاني من راسي. لا شو هو اسمه اخر ما بيمان رابي. مع عملية ما يكسب كي ولا انا رشت. تو سنة واني. والله اجازه زياده ما والله بدناك. كرم دهز. والله ودي كم تشيكم. كاغا كيلو سابانزا. كرم تو جاري بدك بيك دو يكون بيزي عارف. واحد كان راسي بدك. ماشي بس. ليه مرو ثاني ايش كان؟ اتوانى بس المشكله ما بالصبر زعما دست وشتي شلون أو بسيطة. هسي عادي بو بينم. والله بانا غيرهم. بونا يلي كرم. والله مريج قدر زمني. يبو تزي كرم خدو بونسر نابري. يا مخوا. بديش هيك باخذ دستك تبع. مريش كو خوا. مخوا. ولا كرم خطو شير اي هوا اما وازاني كركتن زربره. ولا والله مريش يكا. بابا بابا مخوا. او خوا. باش تو عيناكي ما مريش كرقمي خوا. ولا ما بديش ليش في وش الزلي. ايه توزانم شانسي خو عمل نعم يعني بو خاكي يكا. لا لا ولا بابا من علي. ولا تبر شلون مزرعه لا، لا، لا. ولا تعبر يا باشا اخر معقوله لباني وقري ايش يبغى دزنا كوتوها اما نكبتي ايه برا الله باوكا باوكا بقول عن زوري لا بيمون شينا نقول والله راسك عبا. شي رازك رولك هي وقتنا اخوارنا يا مدينه لك ما دزنا كوتو نبي ايش بياكي دوايا والله باوكا بالسما بقول شي تاني لكم نازان اخ ما زين بياس هو اللي قينا لها فلافل هيسر ولا في بول فلافل مو فلافل. اها غازال لقى منها بينينيا غدار ناشد دعوة قاور ممليكي انا قال مشي باوكا من حزم لكبابي محشي من هنا سروبيه. ولا بابا عمرتنا من السربيري تخو بقى يجي بيك بيت اخذت وجواني. ولا كور بس عاد بس زينه كباب محشي. ضريش من هذا طعم الشكل ده بيس ده بس اخ دبر عمر النمير دبر دي يخي نتهرش من القوات قربان والله من يكشيش كباب من سيشيش كبابي محشي بيكشيش حليو بس مش فاشي شو تقرا. فسد شاف هذا كل يوم بشر اخر شو شو حلي واقيمه شو اخوي اكيد قبل اجداي عثمان ها اخوي باوكا تشاو خوش وستاجان قبل باوكا تبيش الشاي وجا خوي دماو ايشيني بخواد انا اللي بان السيش شيني خوش راسي ايش كما ده قبل زلاطك ما هو بيا جاتو لي رشها قلبي والله خرقي مثلا معنا ماشي لا سر خومن هجنو شيش بخون جاور ليرة الله كاملا من راكا سيدي عليها باشي هاتي اخوات شي مخدم ولا دار الدنيا يا خلق هي اولاي هي احاسيتها سي انا ميمونو الله دراوة في قلبي يا ما يخو قلت ترسم ما يخو باوكا انا باوكا ده دو قبل زلاطك ها شي باش تانك وساجان دو قبضة بينا بيا زحمت السبب منين زلاتك؟ اخذ والله يكون ركاني من طبيعيين باخذ دو عقب فكفوري كجنة بس عقب داوي لي بورنا كيني الحياة وشرفي من تعمل دول لا عموش يعني باوكا زلاطي خليه ويتصل معك يلا شي باوكا خذ لنا وساجان بلى قربان انت نايم بلى لحظة يا اخوة او دسو خوش بيت كبابي كهبو درجية صابا كمان تاني كده وي سابقنا كانت سيوش الزاد اخي موسي واش تزازورني انا ما صاجان كرة قد هم اللي تنان كبابك خواد ودا قال يا زانشي باوكا خذ كباب اخوي كباب الصقع اخي سي واش تزاد كره اخويا زانشي حلو لا زانشي وصل ما نروح هسه ماني شقينا انا بخو باوكمنا يا كم سكرة درجة بس تبلاش من انا جو باوكاتو خوش مقابانا بوشمنا وابوشمنا ميولا برتناش كذا اخرنا بمنات وانا بونا توي بس نخوف 5000 ايش لك دوايا 6000 كبيرة بابا باشا بس ايامي هي تشيك ابيض ابو صح زيادة 2000 كشي هو باقي ما اخواني صوت صوت خوش براس دس خوش وساقه على باوك اشتغلوا
والله شيء قاعد ما خلصوا بلد من يكسر عزنا بي حتى خوارو بس احنا بنتام باشا خوش هو دفع بنتام كم بابر كاك السلام عليكم السلام عليكم السلام نازانم نەکبەتی ئێوەیە منی گرتو یا هی منە ئێوەی گرتو بزان لە بانێ و گڕین یەکە شاگردێکی ویست ئیش نییە خۆمان ئەلوستاد ئاڕۆ حەکەم بە ساقم سێ چامان بۆ بێنە بادانەی چەند ئیش دەمە بێت ئیشلەمە چکۆنێکە باوکم ئەزانین چی باوکە وڵای من حەزم لە چانی ئەگەر هەیە یەک هەناری فرێش زۆر بابە شەربەت کاکە سێ چاوێنە بە ساقم ڕۆڵە شەربەتی هەناری فرێش کابرا بەس چای هەیە دوایەوە ئەگەر هەشی بێ تو حیسێت و ناموس و شەرەفێ شەربەتی هەنار بە دوای کەبابا خوراوە ئەرێ تۆ بە شەری ئەرێ تۆچی ئەرێ تۆ شێتێک کردم کوڕی ئاخر هین چاکە هێنا حی بەسێ خۆ بەخێر باوکە من فالوتە بە کەبابەوە خۆم جا باش دەست خۆش چاوە خۆش مێرشی دەستێ خۆش بێ دەست خۆش برا دەستێ خۆش ماڵە ئاخ بەدەست ئێوە ئەزانی چێ باوکە خۆ من و هەستی لاسار و عاقڵی بە تابەتی من خۆی ئێمە ئیشکەنی بەڵام ئیشەکە نییە عاقڵان ئەرەوە ماشەڵڵا تا خۆ سوێنێ خۆ من بڕوازان پێکە ئازانم ئەڵێم باوکە ئەخۆ عەلەم ڕۆ زۆری لاگوێن من باپڕێنانێ بەخوا خۆ ئیش نییە بەخوا تا ئەکدانەمانکە دەستمان ناکەێ من تا چی دەم دەوەڵا بۆ معلوماتێ مانگێکی کە مانگیشکە ئەبێ ئەمڕۆ ئیشتان بۆ بدەستنەوە ئەتامەت بۆ ئەو بازارە دوکان بە دوکانە ڕۆم نانەوەخانە بە نانەوەخانە هەتا ئیشتان بۆ نەدۆزنەوە وەستان لێ ناهێنە نییە باوکە ئەێ بیرەکەم بۆ ئەگەڕێم با بە خۆگەڕێن قابلی ئیشمان چییە کوێی شەیتان کەڕ بێ باشە باشە من بۆ بیرم نەبوو چی نیست تو لە مەطعەمەکە؟ وەڵڵا برادەرێکم هەیە کاکە حەمەی ناوە دوکانێکی هەیە خۆی مۆوەزەفە هەتا سەعات سێ دەوامی هەیە دایمە دوکانی داکراوە پێڵم ئێوە دابنێ لەسەری دانەیەکتان ئیشکەن و تەواو ئەوە باشە من بۆ بیرم نەبوو و چەنەبازی چەنەبازی قسە نەکەی زۆر غەمبەر جواب نێت موبایلەکەم لای تۆ نییە ئەوەتە سەرتان لێ تێکگام خوا سەرتان لێ تێکا چەنە نێن سەرچاو کاکە حەمەگیان باشی نەبا بە زێرابی چی پاکەم ئەو مژم لەو چایەیە ڕۆحەکەم دوکانەکە و ماوە جارێکیان باسێکەوتێ تا سەعات سێ شاگردێک نییە داینێم دەسێ نەکەوتووە دا ئەزانی چۆن من شاگردەکەم بۆ پیا کردویت کوڕەکەی خۆمە سرت دای لەبەر لەگەڵ تۆ منێ کاکە حەمە بەخوا دانیشە ڕۆڵە قسە لەگەڵ کوڕاکەم تۆزێککەین بۆ دوکان شاگردم بۆ پیا کردی دەبڕە چی لێکم دەیخوا حادیسپا لەگەڵ ئەوە ئیشم بۆ پیاکردن بۆ دانەیەکان باز یەک دانێ ئێوێ تۆ چەنەبازی نەکەی بە خەڵکی تۆ نایە تۆ ئیشێککە بۆ دۆزمەوە ئەو بۆ بلە باشە لە جار بەزە و ئازایە دەبی خۆن چاکەتان دەدەی خواردم من جو نییە باوکە بوونیتە نی من نازانم خۆ جو نییە ئەمە جەوی نییە ئەم هەموو شتێک تیاتڕان لە باشە وجی خۆمان ئەوە بلە بەڵێ با بڕێن ڕۆ پارەی و چایە نەبوو دوامان کۆ هەستی هەست با بڕێن کۆ باڵێن با بڕۆ پارەی چاکان بە بڕۆ کۆ باوکم یەکتی یاری چای ناوی ناوی عوسمانی شەکە باشە کا عوسمان ئەوە ناکە کاگە ڕۆم پارەی چاکە نادەم بۆ بلە نەیە ناوەڵای نەیە داوای لێبوور نەکەم ئەی بەڕاست تۆ توزای من ناوم عوسمانە کوڕەکە و خۆی باسی کرد کوڕەکەم وتی دەوە بگرە من مەمنونی تۆم وەرە کوڕی هاتن یاخوا بەخێر بن یاخوا بێوێ باشن یاخوا بەخێر بن وڵاتان باشە ئەحواڵ چۆنە؟ چاوەکەم باشی چاوەکەم ئێوە چۆن کاکەوە چۆن باشن ئەحواڵتان چۆنە؟ ئەمە کوڕەکان دەیخوا لێ نەسێنێ ئەمە یاخوا کوڕەکەمە یاخوا خوارێ نەسێنێ خاڵستوان باوەڕی بێ لەبەر خاتری تو هاتوو بەخۆربانە ئیجازە مەرگۆدە بە پەلەپەل وتم بۆ سەعاتێک یەمە بۆ دەوام
ئەوە هەر مەشغوڵ لە دایرە باوەڕ بێ ئەوە مەشغوڵ بکە ئیزبارە ئیزبارە بەرە ئیزبارە بەرە باوەڕ لە مێشەوەرم بالەکەم ئەگردۆ بێرەبانێ و ئیزبارم ئاوا لێ کردو و جوابی خەڵێ بووە بەڵێ هە زۆر بێرە هەر سەلامەت بی هەلبیەوەی بیش سپاس بە خوددا سەلامەت بیا خۆی خۆ بەخێر بێن ئەمە هەستی کوڕمە و ئەوەش بلەیە پێ خۆشحاڵم بە قوربانە جا تۆ فترێک ئەوە لە دایرە مەشغوڵم تا سەعات 4 دوکانم بۆ ناکرێتەوە وتم با شاگردێکی بۆ پیاکەم خۆ دەزانین من متەمەکینم بەس ئەمەوێ خوێڕی نەسوڕێنەوە ناگەی لە هەموو شوێنێ مەکرۆ بە پڕی بێنی بابە کاکە هەمە برادەری خۆمە کۆنە وا بزانە برادری کۆنی کاکە ئەوشتانە لە بێمانە خاڵە عوسمانجیانم لە خزمەتام باوەڕ بێ دەمێکا بۆ شاگرد دەگەڕن شاگردەکەم دوو شاگردم هەبووە هەردوو جانم ئیزناوە لەسەر دەستپیسیان جا خۆ دەزانی ئێرە دوکانی و معاملەی پارێ و پێگەشتی خەڵگیە و خەڵگەڕوا و ئەوەی کە زۆر مەبەسمە کوڕەکە ئەمین بێ ئەمینە؟ وەڵا ئەمین نییە ئەی چییە؟ بلێ ماڵێ بە خۆرجی کوورە خۆ سەرمە تێکمەیە ئەزانم ببلەیە یعنی بۆ مۆزوعی دەستپاچێڵێ بلێ بۆ دەستپاکی تێگەێنە بەسەریەوە عوسمانە پێشی بێبەرەکە بام ماخوان بەخوا دوو جا دەستمە شۆردە بەزایی نەمێنێ باشە ڕۆڵم کاگە بەرەجامە بەستم ئەو دەستپاچی نییە کە باب بەبەستم دەستپاچی ناو دوکانەکە بە قوربانێ بم ئەخۆ زانێوێرە پارێتیایە و معاملەی پارەیە و لێگەشتی ئەبێ ئاگای لەو شتانە بێ کاکە حەمەژان تۆ مەبەستەوێ کوڕەکەم دز نەبێت بەڵێ نییە هەر ئەوەیە خۆپارەیان پێیە بەس حەز ناکەم خوێڕی خەڵک بڵێ ئەو هیچ و پوچانەی عوسمان بۆ سوڕێن هەموو شوێنە سوق و ڕسوا کوردی ئەردای بە ئەجینا سەری پێ بسپێرە ماڵی پێ بسپێرە بەس ئەشەمبیدا من زەمانەتی میوە ناکەم میوە دوکانەکەمان میوەی تیانێ کا عوسمان خۆ دەزانی ئیشەکان ئێمە هەموو لە پاکەتایە جیازە و وایەر و ئەشتانە خۆی چی ناخورێ میوەیانە خەمە نەبێت ئیتر من حەزەکەم بزانم یعنی تۆ ڕۆژانە پارێ ئێتێ مانگانە بۆ ڕۆژانە باشترەوە ڕۆژی چۆن حەزەکەن ئاوات مانگاناڵێن ڕۆژاناڵێن وڵی ڕۆژانەکە ڕۆژی 10,000 ئێمێ آخر بۆ 10,000 خۆی ئێمە برادەری یەکین خۆ ئێمە نمەکی یەکمان کردووە عەلەقەل بوویکەوە 15 بۆ خۆی خۆ بەسەر چاوم بەس باوەڕکە ئیشەکە نییە کاسبەکە نییە ئێنا باوەڕکە ئەوە دەکەی بۆ دانیشتم زانێک مشتری هاتووە بازاڕەکە نییە ئەیشەڵاکە بازار مازیایەکی جوڵایەوە بۆ یەکەمە 15 خورە زیاتریش بۆ دەزانی خواردن بلەم تۆزێک مەعیدەی طەبیعی نییە بەخوا باید دوو دەیەخوا چکە چارێکی بۆ مانگە مامی خۆیەتی بۆیە وا پێڵێ من کاکەجان ژەمی یەکەم و عایدی من باشە نیوەڕوانە مەڕوەرەوانە نیوەڕوانەکە عایدی من ئەکری بزانم خواردنەکە چیە تۆ ئەو دەلەو بەرە هەیە لە فەی سادەی لێ خواردنی لێ فاسیدای لێ هەرچیەکی بۆ دانێ ئیخوا بەس ئەڵێم ئەم کوڕە من ناوێ هەستی بە ئەویش لێ ناتی جارە مناڵەوە مناڵی چی مناڵ باو چییە مناڵ هەموو ئەڵێ مناڵ کوڕم خۆ من فێرم نەکردووە کاکە حەمەدجان ئەگەر بۆ مۆزوعی ڕشتی پرسیپی هەڵناگرێ ئەگەر کوڕی باوکی خۆی بێ هەڵیەگرێ ئەیتوانم با ئیشەڵا بزانین چۆنە بێ بزانین چۆنە ئیشەڵا ئیشمان جوڵایەوە وەرێگرێ دە باشە جارە با بلەو لابێ مادام ئابا جارە کاکە برایم لای دەبێ باشە اینجا بە ساقە شتەکانی فێرکە ئێمە بە مەشغوڵتان نەکەین زۆر چاکە دەبە هەر لە بەیانیەوە وەرە حەزەکەی ئەی بۆ لە هەر لەم ڕۆوانە بێ بۆی بتۆ زمێکیشم ئیسراحەتکە عین مەقسەدم باودە و دەشتەکان فێر بێ ئەدە زۆر چاکە ئێوە فەرموو تەشریف بەرن بلێ گیان تۆ لێرە بە باشتەکانی فێرکەم سیعرەکانی پێ بڵێم و ئەوەختە بەیانیش وەرە قەیناکە باشە باش کاکە حەمەژیان ئیتر وا بزانە کوڕی خۆتە کاکە گۆشتەکەی بۆ تۆ ئێسقانەکەی بۆ من خەمە نەبێ بۆ کەم یۆڕێنەکەمانەیە قبلی ئاشدا باشە سەحبەتەکە زانجابرەلی بەڕاستە چیە؟ هەر وەڵڵا هەستی کانێ مە بڕۆین باوکە چی بیرەکەی کوڕم ئەوە چێڵی سەفەرە یەکتریان زۆر خۆشێ جا کاکە با من تۆ ڕێکەوین سەرشتەکان بکە و هەمویانی پێ ناسێن و جوان معاملەیەکی جوان بەس ئەو مشتری کە یە ڕوت خۆش بێ لەگەڵیا تەعامل خۆش بێ ئەگەر مشتری هاشتی خاتری بگرە بڕێکە باشە یەک شتەکانم یەک ئەمە سەتەلایتەکانە ئەمانە یەکێی بە 30,000 بە سەحنەوە بەس نانا کۆنتڕۆڵشی دیاوە نیە کۆنتڕۆی تایە پیلی تایە هەموو شتێکی تایە ئەمە قاعدەی متحرک ئاواڵە جوڵێ ئەمە میز تەلەڤیزیۆن ئەمە نا ئەو قاعدەیەک ئەجوڵێ بەم لە ئەجوڵێ بەو لە یەتی پێشە و ئەڕازە دواوە ئەمە سیعرەکەی بای 150,000 ئەمە 150,000 ئەوە 150,000 ئەمانەی دواتەوە
ئەوانە بەهشت و حەوت زۆر باشە ئەتر ئەوانە بە عام هەمویان تیای 15 تایە 20 تایە ئەتر سەعرەکانی هەموو بۆ نووسم لەسەر و بێخەمە باشە زیرەشی منە نەبینیوە خەمە نەبێ ئەو عوسمان باسی لە ناو جامخانەکەشە واری تایە وای. وارەکان لە 1000 و تیادی تا 5000 تا 7000 تا 10000 تر ئەوە ئەتر کەم و زۆر شتێک کەم و زیای بیفرۆشە باشە بەس مهم ئەوەیە دڵی خەڵک عاجز نەکەی بەخوای شەگەم دەرەجەیەک تۆ بێخەمە تۆ ئەتوانین تاوابچی بۆ دەوام بۆ شوێکی بۆ ماڵە بۆ دەوامەچی بەسم نەبیستم ئیجازەم وەرگتووە زۆر بە پەلەم ئەبێ بڕەمەوانێ باشە بێخەمە تاو ئەتر ئاگا لە دوکانەکە بێ ئامانەتی تۆ دوکانەکە باشە تەواو تۆ منە کاکە حەمە خوایەک دەقە عەزێت دەبێت ئەجەب ئەجەب ئەوەی ڕاستی بە باوکم نەزانێ ئەڵم بۆ 15 ئەمڕۆم نایەتی چی 15 ئەمڕۆم بەرێ جارێ 15 لێت دێ بسم الله الرحمن الرحيم ايش استفتحمان لك الدور بابي مو اسرتش باشا باشە لێ مشکلە السلام عليكم یاخوا بەخێر شلونك ياك الجو؟ چاوە ماشي بلاكم بژیت على ربطك الشحن منها ڕەتی شەحن على مانا دوگانەکەمی ڕەتی شەحنە دەخۆ بگەڕێ و دەدانی كاك دهص بين دسمي اس على كل خم دسميايا باشە تو عزمك شنو باي شنو ئەوە خوادە یەک دەقە بمەیتێ یەک دەقە با سێریش پێ یەک دەقە با تەلەفۆنی بکەم خوا حەسێ بێت او تلفون يا بيه باش ابله جان کاکە حەمەجان چۆنی هەر بژی بە قوربان کاکە حەمەجان مشتریەک هاتووە دوای وارێکی شەحنەکە جا سعرەکەی لەسەر نییە بە چەنە ما ئەی سەعی لەسەر نییە کاکەوە نەوە خوا ئەی چ ناوەکە وەڵڵای ئەمە پاکەتەکەی سپیە سپیە بەس یەک دەقەت خوا وەڵا ئەدەی سەرەکەشی زەردە سپیەکەی زەردە چییە کاکە دەجوان سەیریگە بە قوربان بەس یەک شتێکە نووسینێکی ڕەشیشی لەسەرە ئەوە بای 5000 یەک نووسینی دوو کەلیمەیەکی شینیشی لەسەرە ڕەش وەڵڵای من خۆت زانی من نووسیەکە نازان بەس نووسینێکی شینیشی لەسەرە کورە وەڵڵاهی نازانم باسی چیەکەی بە قورئان شتەکە چییە دە پێم بڵێ ئەمە ناوی هینە فۆرماکر چی USB شتێکی وایە کورە بابە سەرم لێ تێکمەیە فۆرماتیکی و ئێرجیکی بە قوربان تۆ چیەڵێ کاکە وەڵڵای ئەمە زۆشی لەسەرە تۆ خەتی شین و نووسینی ڕەش و سەرەکەی زەردە و پاکەتەکەی سپیە و ئەمە نازانم ئەمە سەریشی لەسەر 3000ەکانە کاکە دەبێ بە 3000 لەجات مابە باشە کاکە حەمەدیشان خواحافظ کاکە مە بای 3000 بينا كاك بينا ياك جديدة تخوينو وایە من سعرەکەی نازانم خۆ بێت سیارە 3000 بەڵێ اي ما بدنا لك نانە بە 3000 چی تریش لێ پێم بڵێ بە على كل باشا انت جهازك ساتلايت شمرت جیازێکی كمان سەتەلایی شاو بە اصلي سەر چاو ئەمە جیای سەتەلایتە ئەمە بەس یەک دەقەت خوا بە پرسیارێکی ئەمەش داوای لێ بوو شاو بوكي توابي داوای لێ بوو الحقوا لي فرموا الو بەڵێ بلەجیان کاکە حەمەدیان بلەجیان بە قوربان بم مەشغوڵم لە دایرم کاکە حەمەدیان داوای لێبوردنەکەم وەڵی ئەمە جیازێکی سەتەلایتیشیە جاوتم زانم سعری ئەمانە بەچەنە ئەوەنە تەلەفۆنم بۆ مەکە خۆ سیارەکان پێوتی بە قوربان ئەخدە سعری لەسەر نییە نازانم بەچەنە ناوی چیە جیازەکە ئەمە پاکەتێکی هینە بەڵبەڵەکی شین و سپیە کاکە جاوە تۆ باسەکەی مافورە بە قوربان باسی چیەکەی وەرە مافوری چی کاکە حەمەدیان مافور نییە کاکە ڕسمی جیازەکەی لەسەرە بەڵبەڵەکی شین و سپیە بەڵبەڵەکی چی و شینی چی کاکە جیاواز بێنە بۆ خاتری خوا کاکە جیازی سەتەلایتە ناڵم بەڵبەڵەک و شین و سپیە ئەمە بای چەنە ئێ بە قوربان چاوم سێ چوار نەوعی لێ بە قوربان ئینگلیزەکەی بخوێنەرە و لی تێگەی کاکە حەمەجە خوێناری مە وایسە بە لێرە ئیش بەگر کاکە جیازە مەکتەبم تەواو کرد کاکە مە ئەستێرەیەک و نووسراوە ئێژدی چی؟ ئەستێرەیەک و نووسراوە ئێژدی 2023 کورە ئەو تۆ باسەکە ملازم ئەوە لە مرد و مرێ خەریکە شێت مەکەی وەرم ملازم هەلوچی کاکە حەمەتێکم ێتە کاکە بەچەنەوە کاکە بە 3000 بە قوربان بە 3000 بەس کاکە حەمە یەک شتی تر کاکە ئەمە وەڵای شتیشکەشی لەسەرە وەڵڵا ئەمە ڕسمێکیشی لەسەرە ڕسمی چی؟ وەڵڵای نازانم ڕسمێکە نووسراوە یوتوب 5000 نازانم ئەمان چییە کورە کاکە جانەوە هەموو یوتیوبی لەسەرە بە قوربان هەمووی هەر ئەوەیە بە قوربان تۆ واکەی لە من کاکە حەمەوازم وارێکی زیاشی تێە کورە بە قورعان لەوە چه شێتم کە کاکەی جان ئەوە لەوە چ ئەسڵەکان بێ باوکی من کاکە حەمەجا وەڵڵای یەشتیگەشی زیاکرەوە من ڕەباعێکە نووسراوە 3D کاکە جان تۆ شێت بەکەی بە قوربان بە چەند ئەیەی بیە و نەجاتم بە
ئاوا باشە دێ باشە کاکە کاکە جان ئەمە بای 25,000 کاکە زۆر پەشیمانم نانە کاکە بۆ کاکە خۆ ئازۆخانێکم کردە هەرەوە معامل و معامل کردیم زەمە کردی بە چی کاکە براکە من ئەڵێ بە چەندێ باشە ئەو بای 25,000 و تەواو دیتر نهایەتی یعنی نهایەتێتی قابلە خۆتۆ چیم لێکردین کاکە تۆ لە پێ ساکە ماڵەوە بێ باشە دێ ئەێ وارانە تۆپی بە چەندە ئەمە بەڵێ ئەبیت خوا حەزم ئەوژە تەلەفۆنێک نانە دەتۆ مەرێک دەقا طبعا داوای لەبوردنەکەم بدە عەدەدە کاکە جارێ دوو جار عیبەمە چییە سعر کە نەمزانی کاکە نازانم لەو بۆ تووشی کێشەمەکەی ئاخی خەتای تۆ لێ خەتایەوە ساکەتەوە تۆرگتووە نەخێناری وێ نەسەری شتەکان دەزانیە بلا کاکە حەمەد گیان ئەلە کورە نەبرایەوە چی دێ بلە بۆ خاتری خوا هەی نەعلە لە عوسمان بۆ خۆی و کوڕی وەڵڵە هەی چۆن گیرۆ دەبوو بە دەزەمەتیەوە چی دەوێت کاکە چی دەوێت کاکە حەمەد گیان ئەمە تۆپی وایریشی هەڵگرتووە تنازم سعرەکەی بایشە وارەکە چەند مەترە وەڵڵای کاکە حەمەد گیان مە سپی و خڕیشە کوڕم بە قوربان وارەکان هەمووی هەرخڕن خڕی چی و دازی چیەکەی تۆ ئەجا کاکە حەمەد گیان هەڵی بچڵم بیکەمە بزانم چەند مەترە نانا هەڵی مە بچڕە کورە کورە دەبزانە چەند مەترە کاکە لێ نووسراوە بە قوربان وەڵڵای کاکە حەمەد گیان من نازانم نووسراوە 20 ئێم چییە ئەمە کاکە گیان بلە گیان بە قوربانی بم بێ بە پێنج و نەجاتم بە لە دایرە مەشغوڵم هەچی کتاباتێ بەسەر ماکەوتو و نەجاتم بە کاکە گیان تۆ بۆ واقعی لە من کاکە حەمەد ترسم ئەمە نوع عیشکێ بە چکە ئەمە هەردوو سەرەکەشی شینە بلە گیان بە قوربانی ئەو چاوانە بوون لە ڕای خۆ پێغەمبەرە بە چەند ئەی بێ و نەجاتم بە کاکە حەمەد گیان بەس ئەڵەم ئەمە لایلۆنەکەی ڕسمی داڵیشی لەسەرە ئێ باشە کاکە باشە زانیم بە قوربان بێ بە 5,000 بەس ئەڵەم کاکە حەمەد گیان توخوا داوای لەبوردنەکەم قسێشەکەم داڵەکە نێرە یان نییە باو کەڕۆ بلە گیان بە خاتری خوا وەختی ئەوە نییە کاکە گیان بە چەند ئەی بیە بیان بە چەند باشە کاکە باشە بێ بە 5 بە قوربان بێ بە 5,000 ئەی بای 5,000 کاکە جامیێشتان بردم ئەماڵێ بە 5,000 بەس بە قورعان زەرەریشە ها جاخۆ عادیشە بە 5,000 ئاجایشیش بێ ماڵە داڵەکەی سەریشی نێرە ئەو بۆ معلومات یعنی ئیش باشترەکە جاخۆ من سەری ناڕم بخۆمە قەلە نێرەیانەیە ئەمە بە 4,000 نانا بە 5,000 کەمتری نییە چۆن توش بوو زان چیتریش لێرە خزمەتە باش چیتر دێ سەری پلاشێک شمێت کاکە سەر شەحم دەوێت بەڵێ بە سەر چاو سەر شەحم لێرە داهناوی چی کرد چی ئەوە هاکە ئەمە بەس یەک خوا حەزم ئێنە کاکە جامیێشکی بردم ئەوە تەلەفۆن کرد کاکە جارەکە تەلەفۆنەکە لەگەم شەکە حرام دەرەچێ برا بە شەرەف تەلەفۆن کەی بە قۆڕەیش نان دا تۆ باشە یەک دەقە تۆ مەجال بە برای مەجال بەریدە کاکە حەمەد گیان چۆنی کاکە گیان لە دایرم و مەشغوڵم بە قوربانم ئەوەنە تەلەفۆنم بۆ مەکە من بۆیە تۆم داناوە لەوێ کە ئیسراحەت کەم و ئیشوکای دایرە بەڕێبەرم کورە تۆ ماڵت وێراکردن ماڵم بە قوڕگیرێ بەس تەلەفۆن بگە کاکە گیان ئەی ئاوار کاکە حەمەد گیان زایشی داوای سەرپلاشی کردوی شەحنی موبایل چەنە زەمە سەرەکەی چۆنە کورە بێ بە 5,000 لە کۆڵم بەرە بلا لا حول ولا قوة إلا بالله دەتوێت کاکە شتەکە حرامە بێ نابێت تەلەفۆن کاکە جا من نیم سەعاتە بە پێوەستان بلا ئەم جا چی دێ بە قوربان چی دێ تو خوا چی دێ نەجاتم بە زوو بیبڕەرەوە کاکە حەمەد گیان تۆ ڕەمە بە کاکە مێ پرسیار لێکم سەر شەحنێکی موبایلێوێت چ نەعەکە بلە بۆ خاتری خوا ئەخدە کاکە حەمەد گیان یەک دەقە بەس ئەم جارە بەس نابێزانم سعری ئەم سەرە پلاکە بەچەنە سەرە پلاگەکە چۆنە تو خوا دە پێم بڵێ کاکە حەمەد گیان دوو ڕسمی سەرە پلاشتیا هیچیان کەوتۆ بەدەمە هیچیان بە پێوەیە ئەی باوکە ڕۆ هەمووی هەروایە کاکە ژامەردی خوا بە ناوەکەیم بپێڵێ ناوەکەیم بخێنەرەوە وەڵڵا کاکە حەمەد گیان من نووسراوە دوو سپایدەر ئەمە US بەخواش تیشی وای لەو نوع لەو بابەتێ سەرەکەشی سەوزە ئەی نەعدەل لە عوسمانی باوکی وەک تۆی بۆ من هێنا و تۆ دخەمە سەر دووکان باشە ئەخدە چی بکەم خاڵە حەمەد گیان نامێ سەرەکان هەموو بە نوعێ بڵێم وەڵڵای مەقەباگەشی لە شروع بەچێ نازانیتر ئەمە ئێ کاکە گیان بە 2,000 بە قوربان ئەی پێم نەوتی ئەی لەبێ بە 2,000 کاکە گیان بەزەوە تەلەفۆن کە وڵای کاکە حەمەد پێشی دایخەمە بە قورعان خوشێکی بەڕێزی ژاو داوی ئەو جیازەیەکە نازم سەحرەکەی چۆمەوەی تخوا وایە مەچەنە ئەی ئەمەشانم پێ نەوتی کاکە ئەی کاکە حەمە کەڤەری موبایلەکە مەچەنە ئای برا ڕۆ بلە گیان بۆ خاتری خوا کەفەر هەیە بە 2,000 شێ و بە 1,000 شێ براکەم کاکە حەمەد گیان دوکانەکە پڕە لە شت نای نازانم خۆم نەبێ سەحرەکانی ئەمزانم
ئەی برارۆ بلە گیان تۆ بۆ ئەم لێکێ بۆ خاتری خوا کورە تۆ بۆ شێت مەگەی وەڵڵاهی شێتی کردم کورە بیلای شێتی کردم کاکە گیان بە 1000 فرۆشی بە 2000 فرۆشی هەڕاجێکە و نەجاتمە بە قوربانێ بە بلە گیان ئەی هاوار بۆ خاتری خوا دەبڕۆ کاکە نەجاتم بە نعلة الخواوي اللي بتشب خوتم تبى الله يكر يا ربي خوايا جان هاي نعلة لعثمان هاي نعلة لباوكي لا حول ولا قوة إلا بالله توشي غلط الشكم اگر من کوری عثمان من جای تلفن بۆ تۆ ناگەم ماڵە بە قوڵ نەژێ بۆ لەگاتۆ قسە ناکەی والله وڵا قەپاتی گرۆ دەستی خۆش دکتۆر مەشیسەی من وەریشە برد ئێستا ماڵێ بە چەند تۆ پارەکانم بەرێ دەتۆ جا بزان ماڵێ بە چەند کاکەوەش بای 3000 ئەمە شەکانشی گلانە دەتۆ پارەکەی بەرە تۆ ئەسەمە چەند پارچێ ئەمە بەرە بێنە کاکە لە گۆتە 15000 بەرە خۆ حەفیزێ بێ ناوەڵا 12 دێمە قسە مەکە دەتۆ بمەرە کاکە خۆمش شانسی خۆ 12000 دێمە لە خێری دەبینی بەس مێشتی ساڵم چوو خانوباکێکم کردە هەرەمەی تێچوو ها کاکە ها قابلە خۆ گوڵە بە ڕۆژە نییە چگی پیاکە و بیکەمە بێن دەسن خافیز والله ماڵە بە قوڵ نەژێ کاکە حەمەلە بە تۆ بۆ قسە ناکەی ئێستا یەک هەڕاجی بۆکەم خواگەی لە موژان دەمشتری وەو نەبینی خۆ تۆ دوگانەکە تۆ چۆڵ کاکە هەڕاج هەڕاج 1000 2000 هەڕاج هەڕاج کاکە 1000 2000 سەد چاو فەرموو سەد چاو فەرموو کاکە جا هەڕاجە دەی نامێنێ باوکم نامێنێ نە وەڵڵا کاکە جەلەوە 1000 چی دوامە سەد چاو ئەمە دووە دەمڕۆ دەی کاکە دەی کاکە هەڕاجە هەڕاج 1000 2000 دەی برا وەڵڵا خێرەمی ئینشەڵڵا وەرە سێ دانە بە سەد چاو 3000 من بره کاکە دانێ لەو قاچە گەورانەشم بەرێ ئەو بازارە ئەو تاوە کاک دەی کاکە وەرنەوە دەی نامێنێ کاکە بازارە دەی کاکە ڕاست دەی کاکە وەرنەوە نامێنێ حەمە جالا چۆ پارۆ بێ تۆ پارۆ بینیە بڕۆ لەوە کاکە بڕۆ لەوە دەی ڕاستە کاکە وەرنەوە نامێنێ نەبوو کاکە بە 1000 دارە بێنە کاکە ئەو چوارەمەوە 4000 من بەرە خۆ حەفیز دەی کاکە دێ وەرنەوە شتیکەشمان ئێرەمە نییە دەبڕۆ کاکە خۆ حەفیزی دەی کاکە وەرنەوە وەڵڵای نەما چوو بۆ ژوی شکە بێنم بە قورعا مشتری چاکەمە بوو ئەوە بڕۆ دوکان یەک شتی تیا نامێنێ دەی کاکە وەرنەوە لە ژوورۆ شتیکەمانێ وەرنەوە دەی کاکە بە 1000 2000 هەڕاج دەی کاک فەرم کاک سەرە چاوە هاتی بۆ سەحنەکان وەرە کاک وەرە سەیری میکە ئەمە ئەها 2 6 بای 12000 دانی بە دوو باشە چۆن ئارزان کاکە تۆ چییە یاکشیشی بێ بڵێ ئەم قاچانەی لێکەرە خۆمە سەتەلایت نابێ ئەوە پاڵی خەبیکە بە ساجینان کەلانەی لەسەر دروستکە دەرەجێ هاتە تۆ بەرە ئەو بەرە یەک بیان گورە من چیم ئەرێ من چیم هاکە ئەوانە بەرە ئەوش بەرە ئەوش بەرە دەتۆ پارەکەم بەرێ ئەویان بڕخون پێوە کردو ئێستا ئیکەمانی و ئینگە ئەمە 12 تاو باشە بە قوربان یەک دەقە بزانم بەهۆش بۆ لێ ناکە هەڵاوەشم لێ کرد دەبڕۆ بڕۆ خۆ حەفیزی بێ یاڵا کاکە وەرنەوە هەڕاج 1000 2000 دەی کاکە وەرنەوە نامێنێ شت نامێنێ کورە باوکە چۆنە کورە عوسمان گیان خۆ ئەگەلیەک ئیشم کردووە دەرەجەیەک کورە یەکشتنەوە دوگانای نێشتۆ خۆ ئەگەلی هەموو فرۆشتووە کورە چۆن باوکە هەڕاجم کردووە 1000 2000 خوا ئەگەلی هەتا کو ئێستا ئەوەنە مشتری بە خۆی نەبینیوە دەوەرە باوکە گیان دەوەرە دەی خواحافیز عوسمانی
جوانی گۆڵ باوکەی من چۆنی باوکەی ژیان باش باوکە هەواڵی خۆشم پێ کورە باوکەم ڕۆیەکەم ڕۆژمە لەم دوگانە خوا ئەگەر لێزانی چی مشتری مێناوە دەم دوگانەوە تۆ بۆ شتی تیا ماوە قورعان باوکە کورە بەخوا سەری تۆم بەرز کردوانێ ئەی ئافرم ئەمەم پێخۆشە بەقوربان ئەڵەن باوکە لە شوویت وەڵا لە بازاڕ ێ دەوەرە سەرێ بە لە بلێ کوڕێ دەوەرە لەم شێرە بلێ ئەتەسم سوحبەتم لەگەڵا پێ باوکە قەدرۆ لە من بینیوە ئەرە وەڵا دەوە چێ باوکە ماڵەوە بێت دەوەرە سەرەکەم لێمە دەوەرە یم با بزانم ڕاست دەکەی یان دەوەرە دەخێراوەرە دەخوافیز وەرەرە تۆ چی ئەرێ چیت دەبێنە یەکشتی دیارەمەوە جازە باوکم بێ خواگەی لێ خۆ لە خۆشییان خۆوە بلە نەفەرموو بلە بەڵێ بڕم خۆر ڕاستکەرەوە باوکە بەخێر بێ بلە ئەوە چێ برا ڕۆدەست هاتوۆتە سەر کۆرە دەتە وەرە ئەم لاوە بزان چیترە بینی وەرە ئەم لاوە لە بلە ڕاوبینی ئاوکەم ئێ باشە دوکانەکە و هیچی تیا نەماوە کوڕم خۆکە مشتری ئەو دەموو لە بزەم بەکاری هێنا ینی هەمووی فرۆش هەمووی کۆمپلێت سافم ئەوە سەعبەتم لەگەڵاکەی بلە باوکە دەتە دوورم بینیوە ئێستا دڵم خۆشە ئێستا ئەتوانم بڵێم کوڕم هەیە ئێستا توان بڵێم وەجاخم ڕوونە ئەی ئافر بلە ئەی ئافرم بلە هەتا گوسە کاگە حەمە بە خێنیشتی وای نەبینیوە نەیزانیوە نەیدی کوجا خۆ بیزان زەڵدە لێ باوکە کە هات بوویەکەیم بە سوبڕایز بلە ئەلە بەسە هەتیو لەگەڵ زحمەت ئەی کێتەوە ئەوە کاگە حەمە کاکە حەمە وەرە من چیم وەرە کاکە حەمە وەرە ئەوە چییە دڵتان خۆشە من چۆن ئەمە کوڕم نییە ئەمە شێری منە کورە پیاوە کاکە هەمووی فرۆشتووە بەڕاستەوە چییە پیاوە ئاخر ئەم لێزان بلا لەگەڵ ئەمە هەمووی فرۆشرا کاکە حەمەجار ئەتو من وە ئەناسی من چۆن سەری عوسمان شۆڕەکەم ئەمە باشە مە چەند ساڵێ بە کاسبیەکەت بەم شێوە ئاوە نەفرۆشراوە دەم و لەبس کاکە عوسمان ئاوا فێری ئەم مناڵانەی ئەوە ماگانەکەی ڕۆژانەکەی ڕۆژانە بوو بۆ دەکەم بە بیست بادەم ئەوەنا زیایکە تەوا بۆ یەکەم بە بیست لە دەوەک سەدە بۆ زیاد قسەم تاکەڕ بیست پێت یعنی تەوا هەمووی فرۆشرا ئەی پارەکە لەوێ دەخیلەکایە کە لە دەخیلەکە سەفتەم کرۆ بەس داوای لێبوردنەکەم ئەها تۆز هەزاری تیا ئەبێ بم بودی قەڵباڵک بوو کێشەمانی خۆ پارە هەر پارێ دەست خۆش سوسێری چی فەرمیێمە خۆش دەست خۆش حیف ناوم ناوی بلە ئەبوو ناوم بنایتە هەر شەریف تۆ شەریفی کوڕی شەریفی خدای چه باوکە جار ئەگەر بە جەنابێ بڵێن شەریف دانای بەبوونی منەوە بێ تەوا لەگەڵ ڕێز حرمەتمان بلە ئەزانی ئەمڕۆ زۆر سرم بەرزە زۆر سرم بەرزە دڵە خۆش داوای هەرچی بکەم ناڵی ئەوە بەجددیتە بلە فالودە فالودە بەسەر چاو وعدە دەیەمێ ئەم شەو یەک تەنەکە جوانی یەک سەڵی ئەمەنەوە بۆ هێنا بە تەنیا بیخۆ بە تەنیا بلا ئەیکە جان بلا ئەمە چییە کاکە حەمەجاوە قبل خۆتمان بێ ئەوە هەزاری 2010 ئەوە نبینی بردوو مرێسەر ئەو ڕەفەیە باید وەرەقە هەشتی تیا بووە ئەمە چییەمە کاکە حەمەجان و پارەکە چاو لێ باوکە لە جادی دەستخۆشی ئەمە من لێرە من دڵم کلمێ بوو ینی کوڕی من دەستی پیسە دزی کردووە کا عوسمان بە خاتری خوا ها ڕەفەکانی چ لەسەر نەماوە بای 16 میلیۆن شت فرۆشراوە لەم دوکانە ئەمە چیتی یەکدەغا لە جوان بیبژێرە کاکە ئەمە من حەز ناکەم یعنی گومانە هەبێ لە کوڕی من ئەو تاشتەکانی بوو 65 چی 65,000 65 ئەو هەموو بای 65,000 چۆنی فرۆشتە کاکە چۆنی فرۆشتە بلە والله باوکە جاوی ڕاستی بە دوای سێ چوار تەلەفۆن ئاخر تەلەفۆن ئەو برادرە داوای کەلەی شعری موبایلی کرد وتم بای چەنە ئێتر وڵات ئەم چۆنی فرۆشی بیفرۆشە لە 1000 تا 2000 کورە من وتم کەلەی شحنەکە واری شحنەکان بە 1000 2000 چۆن وت ئەو سەتەلایتانەی بە 2000 مەکی بای 100,000 بۆ 150,000 بۆ شوە چۆنە بێ باوکە وڵای خۆی وتی خۆما وڵای کاکە ئەمە تۆ خۆتو بێ بە 1000 و 2000 جینا کوڕی من شتی وا ناکە کورە کاکە بۆ شێت مەکەن بۆ خاتری خوا خەریکە دەهری مەکەن ئەمە کامێرە شارەوە نیە بەڕاست دەهری مەکەن یان جابوو دوگانە و کامێری تێ تا کامێری شاراوی کاکە حەمە سەری پێخە بەڵێ باوکە ڕۆچی بکەین ئەڵەمە تا پۆلیس نهاتۆ باڕاکەی کوڕە بۆ چۆن ڕاکەین نابوت هەڵی گەربانی بۆ کەسەکانێتە هەڵی گەر نامڕۆ خوای هیچی لێ نەیە